بەهۆی ئەو کەمبارانیەی کە لەم ساڵدا ڕووی لە ناوچەکە کردووە، کاریگەری ڕاستەوخۆی کردووەتە سەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و بووەتە هۆی کەمی ئاوی خواردنەوە لە تەواوی گەڕەکانی قەزای خانەقین و گوندەکانی دەوروبەری. ئێمە هێمنە گەڕێکێ مەڵکشای دوو ڕۆژ یەک ساعت دێدە پیمان ئاوەکەمان دوو ڕۆژ یەک ساعتە ئەو یەک ساعتێکی ئەگەر کەهرەبانەودن باعثە چاوەڕێ بکەیدن ئەرا دوو ڕۆژتر تا ئاوەمان تێدن ئەوە لە بنسبە ئەرا گەڕێکی مەڵکشای مشکلەی ئاوە لە خانەقین گشتەیە یعنی لە ئاوایگانێ لە منتەقانی گشتێ مشکلەی ئاوەسە ئەو ماڵە لەو بانە ئەوانە ئەوە نییە لێن بەرزاییە ئەو نیشی دەڕیان ئەی ماڵە لە خوارە لە خوار ئەو تێت بەس ئەو بەرزاییە ئەو نیشی دەڕای وەک مەشروعەکە نییە مەشروعەکە کار بکات مثلا ڕۆژی 5 ساعات ئەو چێ دەڕای خەڵک گشتی المفروض ئەی حکومەتە یەک مەشروع خاصی بکات کەمی احتیمام وە خۆی ئاو کهربا ضرورية يعني أو كهرباء أو نود كهرباء دانشت منطقة وكرشتيات لێپرسراوی فەرمانگەی ئاوی خانەقین دەڵێت بەهۆی دابەزینی ئاستی ئاو لە هەردوو جۆگەی ڕووباری ئەڵوەن و سیروان قەیرانی کەم ئاوی لە شارەکەدا دروست بووە. زۆربەی گەڕەکان ماوەی 5 بۆ 6 ڕۆژ ئاو نەبوو هەر ئاو نەبوو چونکە لەبەرەوەی بەنداوەکە ئاوی کەمە و دەستدرێژیکردنیشە بوو بە ئەوەی بڵێن فەرمانگەی ئاودێری خانەقین چارەسەری ئەو کێشیانە کرد. ئێستا ئەم دوو ڕۆژە ڕێژەی ئاو باشە بە سەروی ئەوەی ئەبێ ئێمە بەعام هەمووی ئەوەیە بێ ئاوی هەیە چونکە وشکە ساغڵیە لە هەموو شوێنێکەوە. لێپرساوی هۆبەی سەرچاوە ئاویەکانی خانەقین دەڵێت تاکە چارەسەر بۆ نەهێشتنی گرفتی کەم ئاوی لە قەزای خانەقین هێنانی ئاوی خواردنەوەیە بە شێوەی بۆری لە ڕووباری سیروانەوە بۆ پرۆژەی ئاوی خواردنەوەی خانەقین. لە حەلەکان بۆری ئاو بکەشین لە ساڵاغەوە ئەرا خانەقین 25 کیلومترە و تەنسیق لەگەڵ لەگەڵ حکوومەی مەرکەزیەکەین بۆمان تەنپیدی بکەن و داوا لە هاوڵاتیان کەین و کەمێ دەستیان و ئاوە بوو لێن و ئاوەگە زۆر کەمەش سەرفی نەکەن وە شارع شۆردن و سیارە شۆردن و ئەو تۆزە ئاویشو من بیدەم مساعدەی باخانیش بکەین لە ناوێت باخەکان 100 ساڵی مە وشکەوە بکەین. لەم ساڵدا وشکە ساڵی و کەم ئاوی سەرباری ئەوەی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان دروست کردووە هاوکاتیش زیاتر لە 30 باخ و بێستانی بەرهەمدار و زیاتر لە 120 دۆنم کێڵگەی کشتوکاڵی کە بە بەرهەمە جۆرە و جۆرەکان داچێنراون مەترسی وشکبوون و لە ناوچوونیان لەسەرە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.